دوای نزیک با مانگێک ڕاگەیاندنی پشوو بە هۆی جەنگ و پشووی بەهارەوە دوجار وەزارەتەکانی پەروەردە و خوێندنی باڵا بڕیاریاندا دەست بە پرۆسەی خوێندن بکرێتەوە و لەو ماوە کەمەی ماوە ساڵنامەی خوێندن تەواو بکرێت. ئێنە مامۆستا دەتوانی ئیزراعات بکات لەسەر مەسەلەی غیابات. بەرپرسێکی ڕێکخراوی یەکەتی مامۆستایان دەڵێ بۆ قەرەبووکردنەوەی ئەو ماوە لە دەستچووە دەکرێت هەر پشوویەک کە هەیە وەلا بنرێت و ئەم مانگەی ماوە تایبەتمەندی پێ بدرێت و خوێندن چڕ بکرێتەوە. ئیسیستنا بکرێت لەمە ڕۆژانی شەمەش دەوام بکرێتەوە قوتابیان بتوان لە ماوەی ئەم مانگە و نیوەدا بە تەواوەتی مەنهەجەکە لەسەر یەکەوە بخوێندرێتن بۆی بەشی ئەوە بکاتن کە تاقیکردنەوەی وەرزی دومی تێدا بکرێتن قوتابی من پێم وایە ئەتوانی شتێکی باش فێر ببێتن و پێم وایە دەوام بە شێوەی نۆرمال بەو شێوەیە ئەتوانین بەڕێ بکەین. لای خۆیەوە پسپۆڕێکی بواری پەروەردە ڕەخنەی جددی لە ڕێکارەکانی وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵا بۆ دەستپێکردنەوەی خوێندن دەگرێت و دەڵێ سەرگەردانی و دڵە ڕاوچەی پێوە دیارە. ئەو بڕیاری کە داویانە من پێم وایە جۆرێک لە سەرگەردانی پێوە دیارە چکە تۆ دەبێ بڕیارێکی حاسم بڕیارێکی گلاکەرەوە بدەی بۆی کە پرۆسی خوێندن بەردەوام بێ. هەز دەکەم جۆرێک لە دڵە ڕاوکەی تێدا بۆ لەوەی کە خوێندن وەکو خۆی بەردەوام بێت. ماوەی خوێندن ڕاوەستاوە دوایی کە خوێندن دەکەیتەوە بە دوو ئەوە یعنی وەکو بڵێ جۆرێک لە دڵە ڕاوکێ هەیە لەوەی کە کام سیستەم پەیڕەوە بکرێ ئەوە بۆ خۆی باش نییە ینی کاریگەریەکانی باش نابن لەسەر پرۆسەی خوێندن. بە هۆکاری جەنجی ئەمریکا و قەوارەی زایۆنی بۆ سەر ئێران و دواتریش پشوەکانی جەژن و بەهارە پرۆسەی خوێندن لە کوردستان نزیک بە مانگێک وەستا گرفتەکەش لەوەدایە زیاتر لە 10 ساڵ دەبێت بەهۆی بێباچی کابینە حکومیەکانەوە هیچ ساڵێک پرۆسەی خوێندن لە هەرێمی کوردستان بەڕێک و پێچی نەکراوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.